بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە حەڵقەیەکی تری بەرنامەی جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. دەپرسم ئایا عەبدوڵڵا عەباس کێیە؟ چۆن بوو بە نیو دیناری قەزوان فرۆشی ڕێگای بەغدای گرتەبەر؟ نزیکەی 50 ساڵی تەمەنی لە ناو دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی بەسەر بردووە لە بەغدا. ئایا ڕاستە هەندێک لە هاوڕێکانی دەڵێن تاوەکو دوانان لەگەڵ بەعس خواردی ئینجا بەجێی هێشت؟ هەوڵ دەدەین لە بەرنامەی جێپەنجە گفتوگۆ لەگەڵ نووسەر و ڕۆژنامەنووس و ئەزمونکارێک بکەین کە تەمەنێکی زۆری لە ناو میدیای کوردی و لە ناو ڕۆژنامەنووسی کوردیە لە بەغدا بەسەر بردووە و هەروەها خاوەنی قەڵەمێکی دیارە لە ناو دنیای ڕۆشنبیری کوردیدا. ئەویش کاک عەبدوڵڵا عەباسە. خۆشحاڵم کاک عەبدوڵڵا بتوانین ئەمڕۆ گفتوگۆیەک بکەین لەسەر ژیان و نووسین و پیشەی و هەروەها ئەو ڕووداوانەی بەڕێزت لە بەغداتیانە ژیاویت و ئاگاد لێیان بوو. بەخێر بێن سەر چاو، منیش پێ خۆشحاڵم بەم چاو پێکەوتنەوە ئەوەی بکرێ لە ڕووناچی خستن سەر ڕاستیەکانی تەمەنی کاری ڕۆژنامەنووسیم بە ڕاستگۆیی بە پشتیوانی خوا وەڵامتان دەدەینەوە. دەپرسم ئایا عەبدوڵڵا عەباس کێیە؟ من لە 4 نیسانی 1940 لە شاری سلێمانی لە گەڕێکی چوارباغ لەدایک بووم. خوێندنی هەموو قۆناغەکانم لە چوارتا و سلێمانی و بەغا بەسەر تەواو کردو. لە ساڵی 1969 لە بەغا لە ڕادیۆی کوردی وەک موزیع وەرجێر کارم کردو و یەکەم ئیخبار کە لە ڕادیۆی کوردیەوە خوێندمەوانێ ڕۆژی 9/1/69 بوو. هەتاوەکو دەرچوونی ڕۆژنامەی هاوکاری لە ڕادیۆی کوردی مامەوە کە لە ڕۆژنامەی هاوکاری دەرچوو من و ڕەحمەتی سەربەز بامەڕنی و ڕەحمەتی جەلالی میرزا کەریم و هونەرمەندی خۆشنووس محەممەد زادە ئەو کۆمەڵە گەنجە بووین کە یەکەم ژمارەی ڕۆژنامەی هاوکاریمان دەرکرد و تەمەنی ڕۆژنامەکە تا 2003 بەردەوام بوو. بە تەمەنترین ڕۆژنامەی کوردی ئەو سەردەمە بوو کە نزیکەی 30 ساڵی خایەن و نەوەیەکی ڕۆژنامەنووسی و نووسەر و خاوەن قەڵەمی پێگەیان و لەو ڕۆژنامەیە مامەوانێ لە بە پیشەی بەکاری سکرتێری نووسینەوە دەستم پێکرد هەتاوەکو بووم بە سەرنووسەری ڕۆژنامەکە بۆ ماوەی 8 ساڵ. بەڵێ، چۆن بوو تۆ لە سلێمانیەوە وەکو خۆت لە یاداشتەکانە باسیەکەی بە نیو دیناری قەزوان فرۆشی گەشتیتە بەغدا؟ حەکایەتی چوونم بۆ بەغا لە بەشی دووهەمی یاداشتەکانمە کە لە پشتەوەی دەرگاکراوەکە باسم کردووە. چکم هەندێ من ئەو یەکەم بەشی یاداشتەکانم بە زنجیرە لە ڕۆژنامەی عێراقا بە کوردی بڵاو کردەوە لە زروفێکا بوو کە هەموو شتێک بە ئاشکرا باسکردنی ئیمکان نەبوو. لەبەرەوە ئەو بەشە تایبەتیم نووسی لە پشتەوەی دەرگاکراوەکە ئەو شتانی کە لەو بەشا باسم نەکردبوو لێرە بە تەواوی ڕوون کردووە. لەوا باسم کردووە کە هۆی چوونم بۆ بەغا چ ڕووداوێک بوو لە کاتێکە کە ئەویست بچم بۆ خوێندنی ئێواران لە سانەوی سلێمانی لە ڕێگای ئەو ڕێکخراوە سیاسی کە ئێمە ئیشمان تیا کرد وە قوتابی یەکێتی قوتابیانی کوردستان. بەرپرسەکەمان ئاگاداری کردم کە ئەگەر تەقدیمم کرد بۆ خوێندنی ئێواران یەکێتی قوتابیان پارەی ئەو ساڵەی خوێندنم بۆ ئەدات. کێ بوو بەرپرسەکەت؟ هاوڕێی بوو بە حەقیقەت ناوی تەواوی لە بیرێ حاجی عومەرمان پێوت. لامە بێت لە ڕێزی قوتابیانە یەکەم بوو کە لە 61 بوو بە پێشمەرگە. لە هاتنەوەیکیە بۆ شار لی پرسییم دەست کرد بە خوێندن وتم نەوەڵا وعتانامێک کە تەبلیغ مەکەن و بچم
وتی ئێمە پارەکەمان بۆ نردووی بە فلان کەسە ئەو فلان کەسە پارەکەی نەدانێت لە یادداشتەکانمان نووسیومە کە یەکەم زاهێرەی گەندەڵی ئیداری بەرامبەر من کرا ئەوەیە تۆڵی من یەکەم قوربانی گەندەڵی سیاسی بووم بەڵێ وەکوەستێکی هەرزەکاری چوون بۆ بەغا چون لە بەغا ینی کارێکە دۆزمەوە و لە فکرمە تەواوەتی ئەوم قەرارا بوو کە لە ینی پشمە ڕادیۆی کوردی بەغا بەبێ ئەوەی هیچ کەسێ بناسم لە بەغا و بەبێ ئەوەی پەغام دیبی ئەسڵن بە زمانی خوشکم لەوێ بوون چوومە لای ئەوان و دوایی بە ڕێگایەکی زۆر ئاسان کە پێی ئەڵێن بە خەتباشی زۆر بە ئاسانی وەک موزیع لە ئیزاعی کوردی بەغا وەرگیرام کە ئەوسا لێپرساوەکەی زعیمی مەشهور وحید بامەڕی بوو برای هونەرمەندی گۆرانی بێش فەخری بامەڕی تۆ ببوورە تۆ 64 بوو یا 69 بوو بوورە 64 لە پێشێکشا داخلی بەرنامەوەی وتت 69 بەڵام ئەوەی کە داشەکانە 64 ببوورە دووسێ جار ویستم لەسەری بوو هەستم دوای ناهاتۆ خەیاڵم کە 64 من لە دوای ئینقیلابەکەی عەبدولسەلام عارف هەشدەی تشرین دوای ئەو ئینقیلابە چوون بۆ بەغا ئەوەی تشرین بوو یا شوباتی تشرینی دوو هەم بوو کە لە بەعسیەکان هەڵگەڕایەوە و حەدەس قەومی هەل کرد و خۆی ڕچێفی دەوڵەتی عێراقی گرتە دەست باش بەر لەوەی هەندێ وردەکاری باسکەین من هەمەوێ بزانم دەرگا چییە لای تۆ بۆ یعنی ئەڵێ ئاوەها دەرگام کردەوە لە پشتەوەی دەرگا کراوەکەەوە یعنی دەرگا بۆ خۆی چییە بۆ تۆ با ئاوا بێڵم بۆ گرتوتە بە دەرگاوە یعنی جارێ ئەوەڵن بەبێ زمانی خۆ هەڵکێشا من یەکەم کەسم لە حیاتم یادداشتەکانی خۆمە نووسیوەتەوانێ و بە ئەڵقات بڵاوم کردوانێ و هۆی هاندانەکەشم حەقیقەتەن بۆ مێژوو بزانین شاعری هاوڕێم سەلاح شوان بوو کە هانی دەم ئەو هەنگاوە برێم من خۆم بە پێ تەبیعەتی ئەو مجتەمەعی کە ئیناسم لە وەزعی سیاسی و کۆمەڵایەتی و هەموو بارەکانیەوە و تەجروبەی یەکەمم ئیشکردنم لە ئیزاعی کوردی ئەوەی فێرکردم کە خەڵقی لای ئێمە یەکێکە لە هەرە خەڵقە سەختەکانی کە بتوانی تەعاملیان لەگەڵا بکەی چی بە ڕازگۆیی چی بە ناڕازگۆیی لەبەر ئەوە کردنەوەی دەرگا بۆ بینینی حەقیقەت ئەگەر لە خۆتۆ دەست پێ نەکات کەسی ترۆکو خۆتی ناژێڕێتەوە و من یەکەم کەسیشم دیسان بەبێ خۆکێشان ئەوە حەقائیقە ئەو قسانەی کە ئیکەم تاریخە و لە ڕۆژنامەکانە نووسراوە لە ئەوەڵ حەڵقا نووسیم هەر کەسێک ناوی لەم یادداشتانایەت مەوزوعەکەی بەلاوە ڕاست نییە ڕاستیەکەمان بۆ بنووسێ من خۆم لەگەڵ یادداشتەکانە بڵاویەکەمەوە لەبەر ئەوە بە ئەمانەتێکی مێژویە و بە وژدانێکی لە پشووە وەستاوە یەک دێر لە هەموو زنجیرەکانی یادداشتەکانمان نەنووسراوە لە ڕاستی بەدەربێت و من ڕازگۆترین ڕۆژنامەنووسی کوردم بە حەقیقەتی پەیوەندیم لەگەڵ دەوڵەت لە ڕێگای وەزارەتی ئەعلامەوە چۆن بۆ بەچی مەسارێکە ڕۆشتووە خستومەتە بەردەمی خەڵق و خوێنەوار بە پێچەوانەی هەموو ئەو ڕۆشنبیرانی کە شەوان قاچیان لە شوێنێک بوو ڕۆژیش قاچیان لە شوێنێکی تر بوو و راپۆرتیان ئەنووسی لەسەر هەموو کەلیمەیەکە لە ڕۆژنامی هاوکاری دەرێت مەبەست کوردەکانە خۆمان دەردی وەزیری ئەعلام هەموو جارێ بە منیە و ئێمە جەریدی هاوکاری ناخوێنین و تا بزانینەوە چی بڵاوەکەنەوە باش من دێمە لەوانەیە ئەو باسی و بابەتی راپۆر نووسین و ئەوەی کە ڕۆشنبیرەکان باسی بوون یا ئەوەی بەڕێستەوە ترێکە تۆ پەیوەندیتە بۆ لەگەڵ بەعسا دێمە سەرەوە ئەو کەسەی کە ئەو قسەی کردو لە مقدیمەکە فەرمووت ینی تا دەوانانی لەگەڵ حیزبی بەعساخوا ئەوەی ئەو قسەی کردووە ئەو کەسانن کە بەشەوە تەقریرانە نووسی لەسەر ڕۆژنامەی هاوکاری ئەوانە ئەو کەسانن کە ئەوان دواپاروی قازانجیان خوارد لە هەردوولا وەکو پاڵەوان هاتە سەر ساحەی ڕۆشنبیری ڕاستە فەرمی کاک من ڕۆژێ بەعسی نەبووم نەک ڕۆژێ جارێ تۆ ئەچێتە ئەقڵتەوە یەکێ منتەبی بێ بۆ حیزبێکی قاعید دەوڵەت بەڕێوە بەڕێ بە شێوەیەکی سڕی و نهێنی چێ منی دیوە لە موقعێکە کە ئیسپاتی ئەوە بکە من ئینتیمای حیزب ئەوەش بابەتێکە ئێمە
بینە سەری تۆ باسی بۆ منە کەسێکیش ئەەکەیت بە ویژدانەوە وەزان محەممەد ئەمینێک باسەکەی هەڵی هەبووە باسیش وە بەس پیاوێکی چاک بووە یعنی مەرج نییە محەممەد ئەمین محافیزی سلێمانی بەڵێ یعنی زۆر جار باسی بوونەکە هەبووە باسیش بووە بەڵام لە قۆناغێکا باسی بووە زەرری نەبوو نەتەوەکەی نەبوو دەوروبەرینەوە بەڵام بۆ خۆی بەرژەوەندێکی بۆ تا بەرژەوەندەکەی جێبەجێ بکە ئەمە شەیە دێمە سەرەوە بەڵام منەمێ پرسم بەڕێزت ماوەی وەکو خۆش لە یاداشتەکانە باسیەکەی کە ئەگەڕێیتەوە بۆ شار مەبەست سلێمانیت دوای 46 ساڵ تەمەنێکی درێژ تۆ سەرنووسەری ڕۆژنامە ئەبی جێگری سەرنووسەرەبی بەڕێوەبەری نووسی نەبی سکرتێری نووسی نەبی وەکو خۆتە فەرمووی لە نووسەرێکی ڕۆژنامەی هاوکاریوە لە هەفتاوە کە دەرەچێت دەست پێەکەیت ئەڕۆیتە ئەوێ ئەم تەمەنە دوور و درێژە و ئەم نەفەسە تۆ چ ڕێگایەک توی خستە ناو ئەم دەستگایەوە کە ماوەی 46 ساڵ دەست و پەنجەی لەگەڵانەرم بکەیت هەمووی لە ڕۆژێکە لە ڕۆژانی ژیانمان لە ڕۆژنامە و لە ئیعلامە ئیشم نەکردو شخصی دووهم بم ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەو بەهرەی کە هەم بووە بۆ ئەو قەڵەمەی کە پڕ بووە لە بەهرەی نووسینەوە و داهێنان لە ڕۆژنامەی هاوکاریە ئەوڵ دامەزران من ڕۆژنامەی هاوکاریە بووم بە لێپرساوی لاپەڕەی دوو شیکردنەوەی سیاسی و لاپەڕەی ئەخیر لە دوای کاکسەر بە زمامەڕی بەڕەحمە بێکە نەقلیان کرد بووم بە یەکەم سکرتێری تەحریر ڕۆژنامەی هاوکاری و لە دوای قۆناغی سکرتێری تەحریر بووم بە مدیری تەحریر و لە دوای مدیری تەحریر بووم بە جێگری سەرنووسەر کە برای بەڕێز و خۆشەویستمان تەمەند درێژێت دکتۆر بەدرخان سندی سەرنووسەر و بەڕێوەبەری گشتی دەستگاکە بوو دوایی بووم لە 96ەوە بووم بە سەرنووسەری ڕۆژنامەکە هەتاوەکو نۆی نیسانی 2023 باش ئەمانە ئەزمونێکی کەڵاکەبووی گەورە بووە بەڕێزە بۆ بەڵام کاتێک کە تۆ چیتە بەغدا بە هیچ ئەزمونێکی وەکو نووسەرێ ڕۆشنبیرێک چوزانم بەچی وێنەیەک کە بیکێشین بۆ لە 64 بۆ هەفتا ماوەی ئەو 6 ساڵە بیتە موزیع دەنگخۆشی بوو یان چۆن یعنی ئەم ڕێگەیە چی بوو تۆی بردە ناو میدیای وە دەستگای ڕۆشنبیری و کوردی بڵاو هین ببوورە دەستگای بڵاوکردنەوەی کوردی لە بەغدا من پێشەوەی بچم بۆ بەغا ڕۆژنامە نووس بوو من لە ڕۆژنامەی بڕوا ئیشمە کرد سەرپەرشتی لاپەڕەی ئەدەب و هونەرمە کرد بڕواهی کێ بوو بڕوا مامۆستا ڕەفیق چالاک و کەمالی میرزاکەری ئەوەی ساڵی 1960 دەرەچوو لە سلێمانی 1960 بوو نهایەتی 59 بۆ 61 یعنی سەر دوای ئەنقیلابەکەی عەبدولکەریم قاسمەوان بوو بەڵێ بەڵێ ئەمە هین جەریدەی بڕوا تەرجمەی جەریدەی مەبدە بوو هی حیزب شوویەکەی داوت سایخ بەڵام لەبەرەوەی دوایی کە لەژێر زەختی سیاسی و چالاکیەکانی حیزبی شوویئی ئەسڵەکە نەکینەکی داوت سایخ ڕۆژنامەکە کە بەڕەحمە بێ کەمالی میرزاکەریم خاوەن امتیازی بوو ڕایگەیان کە ئەم ڕۆژنامایە پەیوەندی بە جەریدەی مەبدەئەکەی داوە سایغەوە نەماوە لەبەرەوەی تر نووسەرەکانی کورد دەستیان کرد بە نووسین لە ڕۆژنامەکە و ئیشەنتیان کرد من لە یادداشتەکان نووسیوە لە بڕوا ئاخر ئێسەوە بووە جەرمەوە من لە ڕۆژنامەیە لە یادداشتەکانمە باسم کردووە لە کاتێکە ڕۆژنامەی بڕوا دەرەچوو من هەفتانە یا دوو هەفتە جارێ پەخشانێکم لە ڕۆژنامەی ژین بڵاوە کردەوە بە ناوی خۆمەوە بە ناوی عەبدوڵڵا عەباس سولاسی محەممەد ئەوەی سەیری ڕۆژنامەکات بکات ئەبینێت کە هەفتە ناهەفتەیەک من بەو ناونیشانە پەخشانی نوێی کوردی خاترەیەکم بڵاو کردوتەوە بیرێکی ڕاگوزین بڵاو کردوتەوە ئێوارەی چند مامۆستا ڕەفیق چالاک پێیوتم ئەو نووسینانە تۆی ئەو عەبدوڵڵا عەباسە لە ڕۆژنامەی ژیانە و ژین وتم بەڵێ وتی بەیانی وەرە بۆلا من پێویستم بە هیچ ئۆکو تۆ هەیە لە جەریدەی بڕوا یارمەتیم بات ئەوە یەکەم هەنگاوی من بوو بۆ چوونە دنیای ڕۆژنامە نووسی باشەکەت یەکەم هەنگاو قەزم ئەوەیە بۆ جەناب ڕوونیکە من چوون بۆ بەغا من یعنی شتم لە ڕۆژنامە ئەزانی مامۆستا ئەو کاتانە لە ڕووی فکریەوە باست کرد سەرەتا باسی ئەوەت کرد کە پشگیریان کردی بۆ نمونە تۆ لە ناو پارتی دیموکراتی کوردستان لە یەکێتی قوتابیان بوویت ئەوەی کە باست کرد وتت پشگیریان کردم بۆی بچم خوێندنەکە تاوەکەم تۆ لە ڕووی فکریەوە یعنی سەرەتا 1964 باسەکەی ئەو کاتانە باڵی مەکتەبی سیاسی بووی یاخود ئێوە لەگەڵ بارزانی ئێمە من خۆم شخصیان طبعا
یعنی هەوەسی حیزبایەتی نییە لە دەشتەکانمان باسم کردووە کە ئێمە لە چیا بووین ئیستیقالەمان کرد لە حیزبایەتی من هەر لە شاخی استیقالەتان کرد بەڵێ کە هاتنەوە ساڵی چەند هەفتا و چوار تەنزیمات دەستی پێکردەوە هاتن لە مەڵبەندی ئیعلامی کە تەبلیغیان کردین کە فڵان کەس مەسئولی حیزبیمانە من و هاوڕێیەکی تر هات بۆ لای ئێمە کەوتی کوڕێکی گەنج هاتوتی من مەسئولی ئێمە وتمان ئێمە حیزبایەتی ناکەین ببوورە و کاتە کە چوویتە دەرەوە لە شاخ لە کوێ بوون من لە ڕۆژنامەی هاوکاری بووم نامە بەسم شوێن لە شوێنەکە و شوێنی جوگرافی لە ئیعلام بووم لە ڕادیۆی دەنگی کوردستان لەوێت چی دەکرد من بەرپرسیاری ڕێپۆرتاژی ئیزاعی بووم و بەپێی ئەو کارە دوو جار چووم بۆ جەبهەی شەڕەکەم تەجیل کردەوە لە ڕادیۆی دەنگی کوردستانەوە بڵاو کراوەتەوە سنوورێک یەکەمیان بۆ دەشتی شارەزور بۆ سەر هێرش بۆ سەر ڕەبیەکی قەرغۆن دووهەمیان بۆ هێرشێک بۆ سەر ڕەبیەکانی کۆڕک بڵێن لە قەرەگۆل لە شارەزور و لە کۆڕە ساڵی چەند بوو ئەوە بە هەفتاوچواری پێشی ئاشبەتاڵ شەڕ پێش ئاشبەتاڵ لە کاتی شۆڕەم ئەو کاتانە خۆ ئەندازەیەک ئەو 4 ساڵە جوێکی ئارام دروست و گفتوگۆی نێوان سەرکردایەتی بڵێن شۆڕشی کوردی و حیزبی بەعز بوو ئەو کاتە شەڕ هەبوو لە دەستی پێکردەوە ئەو سەرەتا ئاخر تاوەکو 6/1975 کە بەیاننامەکەی جەزائیرە خوێنرێتەوە ئەندازەیەک دۆخێکی هێور دروست بوو لە نێوان حکوومەتی عێراق و بڵێن بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا ئێوە لە 74 کە دەستی پێکردەوە ئەو لەحزەیە تۆ لە دەرەوە بوویت من پێشەوەی شەڕ بێتەوە لە دەرەوە بوون من مانگی 12 چوومە کوردستان بەغامان بەجێهێشت لە پێشەوە چوینە خورماڵ لای هێزی خەبات شەهیدی ڕەحمەدی فەتاحاغا کە دەمێ بوو ئەم ناسی کاتێ لەکە لە چوارتا بووینەوەمانە ئێمە مەجموعەی ئیعلامی لێیە بووین لە چۆمانەوە بروسکەیەکی بووها بۆ فەتاحاغا ئەڵێ ئەوانەی ئیعلامیەکان کە لەلاتانن بابێن بۆ سەرەوە بۆ لای ئێمە چوین بۆ چۆمان بەڵام ئەو کاتانە خۆ دەزانی 61 شۆڕشی ئەیلول هەڵە گیرسێ هەتاوەکو 69 و نزیکی هەفتا کە ئیتر حیزبی بەعز ئەبێ اعتراف بە شۆڕشی کورد کات و لەوێدا وەفد هاتن و چوون دروسە بێت و گفتوگۆ دروسە بێت و بەیانی 11 ئازار مەشهورە ئێوە لەو کاتانە لە بەغدا بوون و شەڕ بوو لێرە شۆڕشی ئەیلول هەبوو چۆن ڕووماڵی هەواڵەکان ریپۆرتاژەکان ڕووداوەکانتانە کرد من لە مووقفی سیاسیە کە دوو کردبوونەکەی بەداخەوە لە بزوتنەوەی کوردیا ڕوویە من چوومە سەر جەناحی باری مەکتەبی سیاسی لەگەڵ ئەو مەجموعە گەنجانی کە مەسەلەی فکری بەیەکیەوە بەستینەوە من و ڕەحمەتی جەلالی میرزاکەریم و سەربەز بامەڕنی و ئێمە لە شانەیەکی ئیعلامی پارتیا ئیشمانە کرد جەناحی مەکتەبی سیاسی لە جەریدەی نور نزیک بووین و ڕۆژنامەی هاوکاری بەرپرسی حیزبایەتیمان کە سەربەز بامەڕنی بوو هەتاوەکو عەرزم کردی شەڕ دروست بووەوە لە کوردستان و 74 چوینە سەرەوە لەو وەختەوە من پەیوەندی حیزبایەتیم بە هیچ حیزبێکەوە نامە وەکە داوایان کرد بۆ تازەکردنەوەی بۆ دەستپێکردنەوەی تەنزیمات پێم ڕاگەیاندن بە برادەرانی حیزبی کە من نامێ هەتا شەهید دارە تۆفیق ناردی بەدوامە بۆ سێ ئەو مەوزوعە وەوتی ئێمە پێمان خۆشە خاوەن قەڵەمەکان هاتوون ڕیزی شۆرشەوە غێرە بێ دەورتانە بێ وتم کاک دارە ئەعتیبار کە من گەنجێکی کوردی مستەقیلم و هاتوومەتە ڕیزی شۆرشەوە بەوە کۆتاییم بە هەموو کۆبوونەوە و عێلاقەیەکی حیزبایەتی هێنا باش بەڵام ئەو کاتانە کە تۆ ئێستا باسی جەلالی میرزاکەری مەگەی کە لە ڕێخستنیەکان باشە جەلال چەپ نەبوو حیزبی شوعی نەبوو جەلال لە دەستپێکردنی شۆڕشی ئەیلولەوە 61 لەو مەجموعە لاوە شوویەکانەی چوارتە سلێمانی بوون کە بەهۆی بەیاننامە بائیسەکەی لیژنەی مەحەلی حیزبی شوعی سلێمانیەوە ئیستیقالیان کرد لە حیزبی شوعی و جەلال لە لوتکەی فکری یەساریە
پاکترین خاوەن قەڵەمی قەومی بوو. یعنی کە ئەوەی کە شوێعیر بووە معناوە نییە لە ئینتیمای قەومیەتی خۆی پاشە کشەی کردووانە. جەلالی میرزا کەریم هەروەکو عەبدوڵڵا گۆران لە شاعێرە نەتەوەی ڕازگۆکانی بزوتنەوەی شعری کوردی. بەڵام بۆ خۆی خۆش دەزانی شوعیەکان لە زۆر مەسائلی فکری وانە بۆ خۆیان مەبدەئین. گۆڕینی قیبلەی فکر لای چەپ و شوعیەکان بۆچی هێندە ئاسان بوو؟ خۆی وەسعی میلەتی ئێمە سیاسی و ئیجتیماعی و کۆمەڵایەتی و حتا ئیقتصادی کە عەمودی فەقەری هەموو ژیانێکە بەستراوە بە وەسعی مەسیری نەتەوەکەمانەوە. میلەتێکی چوار پارچە کراو لەگەڵ چوار قەوما کە هیچیان لە کورد پێشکەوتوتری و کراوەتر نین بەسەر دنیا و دنیای سیاست و مەعامەلەکردنی سیاسی و بنیادنانی کیانەوە. لەبەر ئەوە ئەو وەزعە سیاسی کە کورد هەمیشە ڕاونراو بووە لە کاتێکا بۆ لەسەر داواکردنی مافەکانی خۆی و لەبەر ئەوەی وەک گوتم ئێمە چارەنووسمان بەسرا بە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە سێ قەومەوە عەرەب و فارس و تورک کە هیچیان لە ناحیەی حەزاری و تەعاملی سیاسی لە ئێمە پێشکەوتوتر نین. بەڵام کێشەکە لەوایە ئەوان لەوانە نین کە باوەڕیان بە گۆڕینەوەی حکم و بە حقوقی قەومی و ئەمانە هەبێ. لەبەرەوە ئێمە بووین یعنی خەڵقی کوردی بەسە زمان ئەو ئاسۆیی کە بەرەو سەربەسی ئەبا بەڕێکی و بە یەک ئیتیجاه نایبینێت. ڕاستە، بەڵام ئەمە بۆ کەسێکی ببوورە نووسەرێکی وەکو جەلالی میرزا کەریم یا شاعیرێک بۆ نوخبەیەک بۆ ڕۆشنبیرێک هێندە ئاسانە ئەم پاساوی بەڕێز دەیهێنیتەوە بۆ ئەم گۆڕانکاریە. چکا خۆ دەزانی ئەو کاتانە چەپەکانیان شوعیەکان بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد، شۆڕشی کورد و ئەوەی بارزانی ئەیکرد بە بزوتنەوەیکی خێڵەکی و کاپیتالیستی و دەرەبەگایەتی و ئاغا و دەسەڵاتدارە و خاوەن مڵکەکان، یعنی بەوە وێنایان نەکرد. چۆن کەسێکی ڕۆشنبیر و نوخبە خێرا ئەم گۆڕانکاریانەی بۆ دروسەبەیە بە پێچەوانەوە نەک جەلالی میرزا کەریم نمونەیەکی زۆری تری لەوانەش کە تۆش لە کتێبەکان تا باسی چەپەکانەکەی بە تایبەتی دوای ئەوەش کە هەندێکیان نەچنە عێراق و لەوانەیە بەشێکیان خەڵ ناوتێناوە لە هەندێکیان بارگاویە بن بە ئەفکار و بەو سایکۆلۆژەتی حیزبی بەعەس چاندوێتی لە ناو دەستگاودا ڕۆشنبیرە. بۆ نەباسی یەکێکی وەکو مۆسلیح جەلالیش ئەکەیت، خۆ ئەویش پێشتر چەپ بووە. بەڵام کە باسی بەعسی بوو ناکەی لەوا بوون ئەویش نمونەیەکەوە. ئەم گۆڕانکاریە ئێمە باسی جەلالی میرزا کەریم ئەکەین بۆ نوخبەیەک ئایا هێندە ئاسانە ئەم گۆڕانکاریانە خێرا بە خۆی ئەو هەڵبەز و دابەزە سیاسی کە لە ناو خەڵقی کوردەوە بە تایبەتی ڕۆشنبیرەکانیان ڕۆیاندا هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو ئینتیکاسە گەورەیەی لە 63 64 کە ناونران ئەویان هی 66 و ئەویان هی ئەوە تەسیری ئەوەڵی لەسەر وەسەتی ڕۆشنبیری کوردی کرد. ڕۆشنبیرەکانی ئێمە بە ئەو قەلەقەی کە نەتەوەکانی تیاژی ئەو قەلەقەی کە تەسیری کردوتە سەر ئەوان وای لێکردن زوربیان هەروێستێکی وازحیان نەبێ لە ڕوانینە مستەقبلی نەتەوەکەیان و ئەو شەقبوونەی کە لە حەرەکەی کوردیا ڕوویە ئەو کارە ساتەیە تاکو ئیستە ئێمە باجی ئەین. ئێمە بۆ نووسەرەکان ڕاستە ئاساییە و سەنگەرگۆرجی فکری ئەنجا بێتە سەر مەسەلەی سیاسی یەسار و یەمین و ئەمانە. خۆی حەرەکەی یەسار لە شەرقی ئەوسەتا عمومەن و لە ناو میلەتێکی وەکو ئێمە کە 1001 پارچەین دەگەڵ بەشبوونی وڵاتەکەمان بە 4 پارچەوە. فاشلترین ئیتیجاهی سیاسی لە حیاتی کووردا و لە ناو موسەقەفەکانیانە ئیتیجاهی یەسارە کە لە قەلێقێکی سەیرە ژیانیان بردۆتە سەر و خوێندنەوەی پشتی دێڕەکانیان ئەوانەی نووسەر بوون ئەتوانی ئەو قەلەقە بخوێنیتەوانێ کە ئاڕاستەی چەپی ڕۆشنبیری کوردیتیاتی بەسی ئەوەیە ئەو ئەزمموی چەپەیە ئەو میسالیەتەی ئەوان وای لێکردن کە تووشی تەنگە نەفەس ببن لە هەر هەڵزنانێکە بۆ بە هەورازە.
لەبەر ئەوە لەکوێ تااقەتیان نەئەما پاشەکشیان ئەکرد لەگەڵ وازنەهێنان لە مزایداتی سیاسی بەرامبەر بە یەکتری. بەڵێ ئێوە طبعاً ئەمەی کە باسیەکەیت تۆ کۆمەڵی ڕۆشنبیر هاوڕێشت بوو لە ئەخیری شەستەکان و سەرەتای هەفتاکانە کۆمەڵێک پێکەوە بن بەیاننامەیە دەرەچێت بە ناوی بەیاننامەی ڕوانگە. ئایا هەر ئەو کاتی ئەم دابەشبوونی کە بەڕێزت باسی ئەەکەی کە ئێوە خەڵکێکی نوخبە و ئەدی بوون و سەر و شاعیر بوون پێکەوە ئەو کاتانەش هەر ئەم دابەشبوونە ڕنگدانەوەی هەبوو لە ڕوانگە؟ بەیاننامەی ڕوانگە من نامیلکەیەکم لەسەر نووسیەوە حقیقەتە تەریخەیەکەیم بڵاو کردێتەوە. بەیاننامەی ڕوانگە لاساییکردنەوەیکی کوێرانەی بەیانی 69ی شاعێرە عەرەبەکانی عێراق بوو و ئێمە پێشنیارمان کرد کە بۆ ئەوەی گومەکەی ئەدەبی کوردی پشڵەقێنی ئێمەش بەیاننامەیەکی وا دەرکەین. ئەو ڕۆشنبیرە گەورانی کە ئێمە پێشنیارەکەمان بۆ کردن من و جەلالی میرزاکەریم بەڕەحمە بێ دەسیان پێکردین هەتاوەکو وەسعە سیاسیەکە پێویستی بۆەوە کرد کە ئەو ڕۆشنبیرە لەرزۆکانە لە هەڵوێستی سیاسیە پێشنیارەکەی دەرکردنی بەیاننامەی ڕوانگە بقۆزنەوانێ و بە ئاراستەیەکە بیکەن کە خەڵک وا تێبگا ئەمە لەدایەکبوونی ئیتیجاهێکی سیاسی تازەیە ئەتوانن خوێنەوار و ڕۆشنبیرەکان لە ڕێگایەوە شتێ بکەن و هەروەکو شاعری هاوڕێم لەتیف هەڵمەت بوتی ڕوانگە هێلکەیەکی پیس بوو هیچی هەڵنەهێنا. یعنی ئەو تێڕوانینەوە ئەو شوێن کەوتنە کوێرانەیە ئێوە کردان خۆت و خۆت ئێمە ئەوەی ڕوانگە ناببوورە بەس تۆ باس ئەوەکێڵی فکری ڕوانگە بۆ خۆی من بوو مەڵێ تۆ خۆت بووی من و جەلالی میرزاکەریم یعنی تۆ بۆ بەیاننامەکە خۆت نەبوویت بەڵکو بۆ ئەفکاری ڕوانگە و ئەوەی کە کۆبوونەوە پێکەوە خۆت لە پشتیەوە بوون لەگەڵ جەلالی میرزاکەریم. بەڵێ ئێمە کاکە خۆی ئەسڵن یعنی ڕوانگە وەکو بەیانی شەستۆنەکەی شعری عەرەبی عێراقی وا بوو لەوە زیاتر نییە نە بزوتنەوەیە نە دامەزراوە نە سیاسیە بە زۆر بەعزێ عناسیری قەلەقی سیاسی خۆیانیان پێ هەڵواسی ئەیانوێت بە ناوی ڕوانگەوە شتێکی سیاسی بۆ خۆیان دەستن. بەڵام تۆ پرسیارەش لە شوێنی ترا ڕوبەڕوو کراوەتەوە کە بازەوە کرێ بۆ منە یعنی ئیتر نازام ئەوە تۆمەتە یا ئێسا بەڕێزت کە شاید حاڵێکی ئەوەی باسی بکەی بۆ بینەران ئەڵێن ئەو بەیاننامەیە بۆ خۆی بەشێکی بۆ دژایەتیکردن و لێدان بووە لە شکۆ و لە خودی دین بە تایبەتی ئیسلام. وانە نانە پەیوەندی نیە ئەسڵن بەڵام ئەوەڵەن وەک لە یادداشتەکان نووسیوە ڕێکەوت دوا بوو کە لە یەک زەرفا بێت هەردوو حەدەسەکە لە یەک زەرفا بێت بە تەفسیل باسم کردووە کە بەیاننامەی ڕوانگە بەو شکڵی کە دەرچوو باسم کردووە دەرچوو بوو لە سلێمانی دوو نووسەری ڕۆشنبیر لە شارەکە یەکێکیان چیرۆکی نووسی بوو یەکێکیان باسی چوونی بەشەر بۆ ئاسمان و بۆ مانگۆمانێک ڕەتفعلێکی سەربی هەبوو لە ناو وەسەتی دینی لە شارەکە لە سلێمانیە ئەو دوو نووسەرە هەندێک هەڕەشە و هەڵوێستی سلبیان بەرامبەر نوێنرا ئێمە لەلایەن پیاوە دینیەکان و یان ئەوانەی کە دینیان بەلایەوە مقدسە وەرە و هەمومان هەر مقدس لە زۆربەی ئینسانی کورد دینی ئیسلامی لەلا مقدسەوە بەدیهاتە ئەوانە هاتن بۆ بەغا باسی مۆزۆکان بۆ ئێمە کرد ئێمەش لەو فترا لەو هەڕەتا بووین کە حەزمان لە فەوزانانەوەی ئیعلامی بوو یعنی شتێ بکەین کە دەنگ باتەوە ڕێکەوتین لەسەرەوەی کە بەیاننامەیە دەربکەین بۆ پشتگیریکردنی ئەو دوو ڕۆشنبیرە لە سلێمانی و ناوی بانگەوازەکەمان ناونا قەڵەمە نەترسەکان کەواتە ئێوە بوون بە بەشێک لەوە مادام پشتیوانیتان بەڵێ بەیانێکمان دەرکرد بەو ناوەوە 9 کەس بووین لە ناویانە ئەوەی لەبیرم بێ هونەرمەندی گەورە ئەحمەد سالار جەلالی میرزاکەریم سەربەز بامەڕنی 9 کەس بووین عەلا کول حال
کە بەیاننامەکە دەرچوو زەختە ئاینیەکە یا ئەوانەی کە خۆیان بە وەک شخصیەتی ئاینی هێنا زەختیان خێزە سەر وەزارەتی ئەلام ڕۆژنامەکان بۆ ماوەی بەیانەکەمان لە هاوکاری بڵاو کردەوە ڕۆژنامەکان بۆ ماوەی مانگێک داخست بەڵام لە هاوکاری بڵاو بۆ ناوی تۆیتیان نیە بەیان نامەکە بەڵێ چۆن ناوی منیتە ناوی تۆشی تایە قەڵەمەندەستەکان قەڵەمەندەستەکان ناوی توی تایە بەڵام ئاماژە بەوە کراوە کە ڕوانگە فکری تۆ بووە یا تۆ جەلالی میرزاکەریم بوو لە ڕوانگە ئەو بەیانامەی کە لە ڕوانگە دەرچووە بۆ تاریخ کە نەسەکەی شاعری خوا لێ خۆشبوو شێرکۆبیەکەس نووسیوێتی ناو هەر ئەوانەی کە لە خوارەوە وەک تەوقییان کردەوە ناوەکان نووسراوە بەڵام تۆ ئاگات لێ بوو بڵاو بێتەوە لە هاوکاری نەخێر من حکایەتەکەم لە کتێکە بڵاو کردەوە پرسیارەکەم ئەوەیە من ئێمە پێشنیامان کرد خۆیان لێ دزیەوە کەچی لە پڕ من بە ئیشی ڕۆژنامەنووسی هاتووم بۆ سلێمانی لەو سەفەرەمان بۆ سلێمانی کە هاوکاری دەرچوو بەیانامەکان بڵاو کردوانێ ناوی منیاندانە نابوو بە عتیبا من لە سلێمانی باش پرسیارێک بۆچی یعنی ئێوە کە بە جورئەتەوە قەڵەمانە ترسەکان بەیان نامەیە ئەنووسن بۆچی ناوی تویتیانی و لەگەڵ ئەوەشانی لە هاوکاری بڵاو بێتەوە کەواتەمە جۆرێک لە شەرمکردنەکە ناوی منیتایە چۆن ئەزانم کەوایە ئەی بۆچی یعنی هەستەکەم لە ڕووی سایکۆلۆژیوە یعنی کە تۆ نەبووی لەوێ ڕەزامەندی تویتیانە بڵاو بۆتەوە لە ڕۆژنامەی هاوکاری نانە من دوایی کە من هاتمەوە بۆ بەغا و گلەیم لێکردم لەسەر مۆزوعە یعنی وەک شتێکی بەرادەرایەتی و نەفسی ئیقناعیان کردم کە حقیقەتی مۆزوعەکە بنووسم و لە گۆڤارێکی بەیان بڵاو کراوەتەوانێ لە ژماری لە لاپەڕی 44 لە ژماری 4 بەڵێ بەڵێ ئەمەی کەیسە بۆ جەنابتی باسەکەم لەو مەقالەیە بەڵاوم کردوتەوانێ بەوە وەکو برین حەلی مشکلەکە کراکە علاسازی عنی منیش حەقم هەیە لە دروستبوونی بانگەوازی ڕوانگە تۆ پەیوەندی بە بانگەواز و حەقەوە هەبوو یا پەیوەندی بەوە هەبوو هەر بڕوات پێی نەبوو بڵاویکەنەوە لەوێ من کەی وە ئێمە ئەمانویست بەیانەکە دەرچێت شتێکی گرنگت باس کرد شاعیر لەتیف هەڵمەت ئەڵێ ڕوانگە هێلکەیەکی پیس بوو هەڵناهات پەیوەندی بۆ قوتابخانەوەی ڕۆشنبیرەکانی کفریوە هەبوو وەکو ململانێ ئەو کاتا بۆ ئەو وەختە وەزعی ئەدەبی و سەقافی کوردیش وەکو وەزع سیاسیەکە لە کوڵانە بوو هەندێک خاوەن دەنگ و خاوەن هەڵوێست و خاوەن قەڵەم لە قەلەقی خۆساغکردنەوە بوون بە ئیتیجاهی تازەکردنەوە یا وەستان لە جێگای خۆی یان ڕازیکردنی ئەم لای سیاسی بۆ ئەو لای سیاسی لە وەزعا بوو لەبەر ئەوە دەنگی تازەکردنەوەی ئەدەبی کوردی و ڕۆشنبیری کوردی لە کارگێڕانی ڕۆژنامەی هاوکاریەوە دەستی پێ کرد بۆ برادەرانی دەشتی گەرمیان لەتیف هەڵمەت و ئەنوەر شاکەلی و ئەحمەد شاکەری هاوڕێی و لەتیف بەرزنجی و هاوڕێکانی ترکە لە کەرکووکە بە جددی چالاک و ئاراستەی تازەکردنەوە بوو باش هەڵنەهاتنەکە کۆتایی بوو یاخود هەر ئەو بەیاننامە وەک خۆت لە یاداشتەکانی شاباسیەکەی پەیوەندی بە فترەیەکی زەمەنی و ئەو قەڵەمەنە ترسانە و مەجموعە کەسەوە بوو کە بڕواتان پێیە بوو دەرتان بەڵێ یعنی ئەتوانی برێ حەدەسێکی سەقافی معەن بوو وەکو بەیانە تس ئەو ستینەکەی شاعرە عەرەبەکان و لە کاتی خۆیە برایەوە بەڵێ کەواتە ئەو هێلکە پیسە هەڵنەهات واقعی سلێمانی و دۆخەکە خواستی یا ئێوە خۆتان نەدان سلێمانی چیە خۆی ئەوڵەن دەنگی تازەکردنەوە و هەستانەوەی هەڵوێست و قەڵەمی کوردی سەر تاپای کوردستانی گرتووە سلێمانی و هەر سلێمانی نەبوو لە کەرکووک و دەشتی گەرمیانەوە دەستی پێکرد و بۆ دۆهۆک و بۆ زاخۆ یعنی کارەساتێک بوو کە مەساری ئەدەب و داهێنانی ڕۆشنبیری کوردی گۆڕی ئەمە بەهۆی بانگەوازەی ڕوانگەوە نەبوو ئەوە لەدایکبووی ئەو زەرفە سیاسی و ئیجتیماعی و اقتصادی بوو کە کوردستان بە تایبەتی و عێراق بەگشتی تیاژێ بەڵێ باسەکەی لە کتێبەکەدا بە ناوی دیاردەی گەمژاندنی زۆرینە بەڵێ مەبەست چییە؟ وای وەزعی سیاسی ئەم وڵاتە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پێڵێن بە تایبەتی لە ناو ئێمە
مەسائلی سیاسی ئینطیلاقەکەی لە ئیقناعکردنی بەرامبەری لە ڕووی عاتفیەوە دەست پێکات. هەتا باشترین ڕۆشنبیرمان لە کاتێکە پێویستە بێ یەکسەر پەنا ئەبا بۆ خوتوکەدانی عاتیفەی خەڵقی کوردستان. یعنی ئەگەر حادیسەیەکە بۆ بژێڕمەوانێ محمود دەروێش کە لە فەڵەستین دەرچوو لە بەیروت جامیعەی ئەمریکی مهرجانێکی گەورەیان بۆ کرد، چەند شعرێکی خوێنەوە خەڵقەکە هەموو لە قاعەکە هەڵەسان سەر پێ و داوایان لێ کرد شعرێکی مەشهوری هەیە سەجل ئەنا عەرەبی، داوایان لێ کرد ئەو شعرە بخوێنێتەوە، نەکردنی خوێنەوە حتا وەڵامیشی نانەوە، داوای زۆر ئیلحاحیان لێ کرد، بە وەڵام قانیعی کردن و بە چەپڵەڕێزان سوپاسیان کرد، وتی ئێوە عەیبە لە وڵاتێکی عەرەبیا دانیشتوون، من لە فەڵەستینەوە ڕام کردووە هاتوومەتە دەرەوە، داوام لێکەن ئەو شعرە بخوێنمەوە، ئەو شعرە لە فەزای سەربەستی عەرەبا ناوترێ، ئەوە لە فەڵەستین ئەوەترێ کە ئیسرائیل داگیری کردووە، لەبەرەوە من ئەو شعرە لێرە ناخوێنمەوانێ. لە ساڵی هەفتاویەکە میهرەجانێکی شعری کوردی کرا هی دووهەم، نەگەوەی کە لە کەرکووک کرا یەکەم. هەر کەسێ لەسەر میکرۆفۆنەکە بیوتایە کوردستان دەدەقەیە چپڵیان بووە لێە. وایان تەسەوەرە کرد بەعزێ شاعری کە حەز لە چەپڵاکات و ناومانە عەسی چەپڵە ڕێزانی شعر لە لای منەوە دانیشتە بوو، جنگلی ئەخوارد و شعرەکەی سەیرێ کرد و ئەمانە یعنی شعرەکەی شتی ئیساری تیانیە ئەمانە کە سەرێ هات تەقدیمیان کرد پێشەوەی شعرەکەی بخوێنێتەوە، وتی ئەم شعرێ من پێشکەشە بە کورد و کوردستان. ئەو چاوەڕێیە کرد ئەو خەڵقە لە قاعەکە و دوای ئەو ئینتیکاسەیە کە 75 بە سەرمانی بۆ یەکەن بە چەپڵە ڕێزان کە چەپڵی بۆ لێنا. زۆری حراج بوو، ینی پێوەی دیار بوو، دوایی کە هاتە خوار و هاتە لام لەلها لای من دانیشت بوو، وتی چۆن بوو؟ وتم وەڵڵی شعرەکە زۆر جوان بوو، بەڵام زۆر خراپە کرد بۆ هەدیەیە، تۆ لە هەولێر دانیشتووی پایتەختی کوردستانە، چی ئەم شعرم پێشکەشە بە کورد و کوردستان؟ یاری بە عاتیفەی خەڵک مەکەن. ئەم یاریکردنە و خوتوکەدانی عاتیفە لەلایەن ڕۆشنبیرەکانی ئێمەوە بەداخەوە لەناو لە خەڵقە سادەکە زیاتر ئیحتیمامی پێدرێ. ئەوە یەکێکە لە ئەسبابەکانی پێنەگەیشتووی اختیاری سیاسیە کەشمان. بەڵێ کەواتە مەبەستەکەی بەڕێزی ینی ئەمە نمونەیەکە لەوە کە باسیەکەی. بەڵێ ینی ئێمە ینی من وایە خوێنمەوە وەک هاوڵاتێکی کوردی لی گەڕێ ئەدیب و ئەدیبیم و ڕۆژنامە نووسم و قەڵم هەیە، بەڵام شعورەکەم ئێمە قوربانی عاتیفەین کە بەدەست ناگیرێت. مەشروعیەتی داکۆکیکردن لە خۆش کە باسەکەیت لەوێ نمونەیەکە یەنیتەوە کە باسی ئەو شعری شێرکۆبیە کەس کە بۆ عێراق نووسیوێتی کە کاتێکە بۆ عێراق ئەو شعرێکی نووسیوە کە بۆ کەمکردنەوەی بەشی عێراق لە سەر بڵێن ڕووباری فورات، ئەمە بە جۆرێک بۆ پاساوهێنانەوە بۆ خۆت نەدوتووە لەوێ؟ مەبەستت ئەبەدەن عێلاقەی نییە بەسەرەوە. من سێ جوزئی گەورەی ڕازگویانە بە زەمیری مرتاحە وێڵین ڕازگویانە نووسیمەوە، بۆچی تەنیا ئەو قسەیە بۆ پازاوی من مەبەستم ئەڵێ مەبەستم ئەوە نییە کە بە کاک شێرکۆ هەندێک ئەوە بڵ هەندێک نووسینەکە. ئێمە من باسی ئەوەکەم کە ئێمە بەشەرین پێشەوە هیچێکی تربی و هەمانە نەفەسی درێژە، هەمانە نەفەسی کورتە، هەمانە نەفەسی تا ناوەڕاستە ڕات و ئەگەڕێتەوە. ئەو زوروفە سیاسی معقدەی کە ئێمە تیا بووین و تیا ژیاین و ئیستا باجەکەی ئێن لە جیاتی ئەو ئیسراحەت بکەین، وای کردووە کە وەکو بڵێ کارێ لە دەست دەرچێت. ئەی بۆ نمونەیە و شعری شێرکۆبیە کەستیە ناوەتەوە، یعنی بۆ نەکە باسی ئەمان بۆ یەکێ لە حەدەسەکان، یعنی شێرکۆبیەکەس کە لە مەرحەلەی ژیانە لوتکەی شعری کوردی ئەو سەردەمە ئەوەندەی ئازار ئەدرا بە
قسە و قسەڵۆتکە و حتا بەعزێکیان هەتا دوای کۆچی دواییشی وازیان لێ نەهێنەمەوە. ئەوەم بە نمونە هێناوە توانێت کە ئێمە لە تفەنگنان بە تاریچیەوە حسابی شخصیت و حسابی بەرهەم و حسابی مووقع و حسابی قوربانەدانی بەرامبەرەکەمان نەکەین. وەک زاهیرەیەک نەگوەکو شێرک و بێکەس، وەک زاهیرەیەکی خەڵقی کە خواخوامانە شتێکی تازە لەسەر خەڵک بدۆزینەوە بۆ ئەوەی بیکەین بە نوقتە لەسەری. دوای ئەوەی کە بەڕێزت ئەچتە ناو ڕۆژنامەی هاوکاری زۆر یانی شانازی پێوەکەڵێ و ڕۆژنامەیە کە دەرگای بۆ کادیر و خاوەن قەڵەمەکانی کورد کردەوە پیشەی بن. ڕۆژنامەی هاوکاری لە زەمانێکا کە بە زمانی کوردی دەرەچێ، کورد لە شۆڕ شایە قەم ئەکرێ، ڕووداوی و کارەساتی گەورەی بەسەری ڕۆژنامەیەکی پیشەی بوو. کاکە ڕۆژنامەی هاوکاری لە مەرحەلەیەکە دەرچوو کە عێراق لە ژێر حکمی دەسەڵاتێکی خۆسەپێنەر بوو کە هەموو شتێک لە لای مرکزیەت بوو، وەکو زۆربەی وڵاتەکانی پێڵێن عالەمی سێم. لە عێراقی ئەوسا و لە کوردستانی ئەوساشە کە هەموو شتێکی مەسیری و بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە ئاراستەی سیاسی و قەڵەمەوە هەیە مرکزی بوو. ڕۆژنامەی هاوکاری ڕۆژنامەی دەوڵەتی عێراق بوو، وەکو جەریدەی جمهوری و گوڤاری ئەلفبا و ئیزاعە و تەلەڤیزیۆنی کوردی و عەرەبی و زمانەکانی تر. ئەو وەختە سەرنووسەری ئەو ڕۆژنامەیە ئەو بەرپرسیار بوو لە تەنفیزکردنی هەموو ئاڕاستە ئیعلامیەکانی دەوڵەت. ئەو لاپەڕانەی کە ئەمایەوانێ مرونەتی بڵاوکردنەوەی شتی تریتیایە ئەوە مووقفی ڕۆژنامەنووسی نیشتیمانی و نانیشتیمانی جیا کردەوە. ڕۆژنامەی هاوکاری بەو ئاراستەیە وەک ڕۆژنامە دەرئەچوو و لە لای خوێنەواری کورد ڕێزی بۆ خۆی پیا کردبوو. ئێمە کە لە ڕۆژنامەکە ئیشمانە کرد لەم مەوزوعە سیاسەتی ئەگەیشت. مەبەستی پیشەیی بوون لە نێوانی دووکەوە ناخۆشت دادناوە چییە؟ یعنی میهانیت یعنی تۆ کە من کە ئەبم بە سەرنووسەری ڕۆژنامەی هاوکاری ئەبێت لەوە بگەم کە ئەگەر پارتی بم شوێعی بم لەسەر بە هەر حیزبێک بم لە ڕۆژنامەی هاوکاریە ئەوە نی. لە ڕۆژنامەی هاوکاریە حیزبی بەحس و حکوومەتی عێراقی آخر ئەو مرکزیت بەدەست ئەو بوو، ئەو حکوم بوو، ئەو حاکم بوو. ئەمە کەعبڵا نەم ئێستا لێرە لای بینەر نەیەم لایەنگری تۆ نەکەم، بەڵام ئەگەر لاپەڕەیەکی لێ بکەیتەوە کە ڕسمی سەدام و دروشمەکانی پێ لە ناوە لە دوای ئەوە پیشەی بوون دەسپەیەەکە یاخود ڕۆژنامەیە کە بڵی پیشەیە بێت لە یەکەوە بۆ کۆتا لاپەڕی پیشەی بێت. نا ئێمە ئەوڵەن نەک هەر ئێمەوانە بووین هەموو جەریدە و ئیعلامی ئەوسای حکوومەتی لە 4 تەموزی 1950ەوە هەتاوەکو 9 نیسانی 2003 وا بووە. ئەوە ئیدعاکە ئارێ ئێمە جەریدەمان هەبوو هەر بە ئارزوی خۆمن و ڕاست ناکەن. لەبەر ئەوە ئێمە بە زیرەکانە ئەو ئیشەمانە کرد. لاپەڕەی 1 و 2 تا نیوەی 3مان بەپی تەوجیهاتی ئیعلامی حکوومەت و ئیعلامی وەزارەتی ئیعلامی حکوومەتی عێراقی تۆ بەرپرس بووی لە لاپەڕەیەکیش. من وەک سەرنووسەر بەرسوم لە هەمووی سەرنووسەر لە قانون و لە معاملەی قانونیە لەگەڵ لە ڕۆژنامەکە بەرپرسیارە لە هەموو شتێک. حەڵقەی وەصلی ئێوە وەک ڕۆژنامە لە یا بڵێن لە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی عێراق حەڵقەی وەصلتان چییە بوو تەوجیهاتەکانی پێیان خۆتان لە ناو دۆخەکە بوون و لەگەڵیانە دەست و پەنجەتان نەرمە کرد بە پێی سیاسەتی ئەوانمان شێتەکان بنووسن یاخۆت کەس هەبوو سەرپەرشتی کا لە پشتی ئێوە؟ نا کاکە یعنی کە من جەناب دەڵێم ئیعلامی عێراقی ئەوسا مرکزی بوو معنایەوە نییە نەفەسێک نایەگە تەلەفۆن بۆ وەزارەتی ئیعلام نەکەی تۆمانە. تۆ کە پێ دەڵێن تۆ سەرنووسەری ئەو ڕۆژنامەی ئەبێ بزانی میهێنیەتی ئەو مەسئولیەتە چییە. یعنی پێویست ناکە هەموو ڕۆژێ وەزیری ئیعلام جووە ڕاکێشێ بڵێ وا بکە وا بکە. نا تۆ خۆت تێگەی ئەزانی کە ئەمە جەریدەیەکە جەریدەی دەوڵەتی عێراقە و عێراق بێ ئێران بێ هەرێکێ لەم دەوڵەتانی عالەمی سێم مرکزیەتی ئیعلامە تێئەگەی مووقفی دەوڵەت چییە بەرامبەر بە هەموو شان
بەڵام ئیعلامیین میهێنی ئەوەیە کە ئەخلاقی ئاڕاستەکردنەکەی بە جۆرێ نەبێ پیا و قەیزی لێ بکاتەوە. ڕۆژنامەی هاوکاری ئاوا بووە. ئەو لاپەڕانەی کە خەڵک ناوروژێنە و ڕزق بۆ تەقری نووسەکان دروست ناکات بە سەلامەتی تێ ئەپەڕی. ئەمایەوانێ ئەوەی تۆ زەمیری کەنێ و ئیتر بەشی تەقری نووسەری تیا بوو کە کەلیمەی سەرخۆشی تەرجمە کرد بۆ وەزارەتی ئەعلامەوە باسی سەکرانەکە سەرخۆش و هاوکاری تووشی مەسئولیەت و لێپرسینەوە کرد. میهانیەتەکە و وریابوونەکە لەوایە. ئێمە حتا من سەر مەسئولیەتی خۆم لە جەیدی هاوکاری من ئەم کرد کەلیمەی تێکۆشەر لەگەڵ ناوی مەسئولەکانە لا برێت چکم بە کەلیمەی پەڕانی نوقتەیە خەریمون جەیدەکەمان پێداخن نێکۆشەر نووسراوە لە جاتی تێکۆشەر وتمان کات ئیتر کەلیمەی تێکۆشەر نەنووسێ. بەڵێ ئەو بابەتانەی بە تایبەتی کە لەسەر کورد لەسەر پێشمەرگە ئەوەی کە ئەوتا بەکرێ گیراوی ئێران عەمیل خائین متەمەڕید ئەم چەمکانە چۆن مامەڵەتان لەگەڵا کرد؟ کاکە ئەمە خۆی ئەگەر عالەمی ینی خەڵق ئەو عالەمەی کە تۆ تەعاملی لەگەڵەکەی لە بە ئەعلامی ئەومە بەختەوەر بیت بە نیسبەتێکی باشیان هوشیاری خوێندنەوەی ئەعلامیان هەبێت تۆ مشی لە نییە هەموو شتێ بە ناوی خۆیەوە ناوەنی. بەڵام لە ناو ئێمە لەبەر ئەوەی کە هەر کەسە خۆی ئەکا بە حاکمی مۆزوعەکە تەفسیرەکە بۆ هەر نووسینە تۆی بڵاویەکەیتەوە ئەوە تووشی عەزێتی نەفسی و گەورە دەکات. جاری وا هەیە یعنی لە ئیعلامی مرکزیە ئێمە ئیخبارمان لەسەر کوردستان خۆمان خەڵقمان ناکرد لە ئیعلامەوە لە وەکالەتی ئەنبای عێراقیوانی وەکالەتی ئەنبای عێراقی لە دائیرە ئەمنیەکان و دائیرە بەرپرسیارەکان لە مرکزیەتی ئاڕاستی ئەعلامیەوە ئیخبار و شتیان گەڵاڵا کرد. من لە یادداشتەکانمان نووسیمە حەدەسەیە کە چوین من و دکتۆر بەدرخان سندی بۆ لای وەزیری ئەعلام پێمان وت کە ئەوسا وەزیری ئەعلام یوسف حەمادی بوو ئەم ئیخبارانەی لە ناوبراو بە ئێعلامی کوردیەوە کە لە لیژنەی شوئون شیمال بوو بۆ ئێمە دێت ئێمە نەکرد وەکو کارجێر لە ڕۆژنامەی هاوکاری دەستگای ڕۆشنبیری کوردی تووشی ئیحراج ناکات بەڵکو حتا خەڵکیش باوەڕمان پێ ناکات چکم نابێت تۆ تەعامل لەگەڵ خەڵقا بەوە بکەی هەر ناو ناتۆری خراپی لێ بدەی. لەسەر ئەو پێشنیارەی من و دکتۆر بەدرخان سندی دکتۆر بەرسخاندی و من کە من نائیبی بووم کەلیمەی بەکرێگیرا و ئەمانە لەگەڵ هەموو ئیخبارێکی کوردستان لەلا برا. جاری وا هەیە لەو کاتەی کە سەرنووسەر بوو یا پێشتر من جێگری سەرنووسەر بووم دکتۆر بەدرخان سەرنووسەر بوو دوای ئەوە شەوی بە سەرنووسە ساڵی 96 من دوای دکتۆر بەدرخان سندی بووم بە سەرنووسەر. جاری وا هەیە یعنی ئاغاکەی داوای لێ ناکات کەچی تۆ زیاتری دیتی ئەو کەسانە کە هاتنە ناو ئیعلامەوە شیشی زۆر خەتەر ئەکرێ کاک عەبدوڵڵا ئەکرێ بڵێن یعنی ئەوانەشی کە لە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی بوون ئەوەی کە تیای بوو بێ بەعسی بوو بۆ خۆی ئەوانیش بەپێی پلەبەندی پۆلێنەکرێن یاخود بەعسی بوون بۆ خۆی زۆر جاریش لەوانەیە کابران ناوێکی بوو بێ بەعسی بوو بێ بەڵام توانی بێتیشی خزمەتی کورد و زمانی کوردی و مێژووی کوردی بەعین ئەمانە بە بۆچوونی جەنابەت وەکو ئەزموندارێک پۆلێن ئەکران یا هەموو بەعسیەک عایبە بوو لەوێ. والله من شخصيا يعني او هذه یا ئەو تۆمەتداری کە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی وانی کاری تیاکرد ئەکرێ یعنی زۆر مبالغەی گەورەی تیا و زۆڵمیشە لە قیمەی دەسەڵاتی حیزبی بەعسا لە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی عمومەن و ڕۆژنامەی هاوکاری خصوصەن ژمارەی بەعسی حیزبی منتەزیم لە 2 یا 3 یا 4 تێنەپڕیوە بە مدیر عامەکەەوە کە ئەبواە بەعسی بواە یعنی ئەوانی کە جێگەی مەترسی بن مەبەستە یعنی من باشت بەناوی خۆی بە ئەوەی کە پێی ئەڵێن بەعسی و حساسیەتی لە ناو خەڵقە هابوو ئەگەشتی بنووسیەوە لە جەریدی هاوکاری دەستگای ڕۆشنبیری کوردیا لە باشترین حاڵەتی قووەتی حیزبی بەعسا لە 4 یا 5 تێنەپەڕی و بە مدیر عامەکەەوە لە مدیر عامەکانیشا 3 جار سوتفەی کردووە کە بەعسی نەبوون دکتۆر بەدرخان سندی ئیسماعیل ڕەسوڵ جەمال بابان من کە بە وەکالە 2 ساڵ و نیو مدیر عام بوو
باسی نەبووی ئەی چۆن تۆ چۆن ئەبێ باسی بیت و ئیشاریتەوەیان خۆی شتێکەیە لێرە باشتێکی منطقی باسکە من ماوەی بەرنمەکەم بەرەو کۆتاییە چێ بەڵام لە کوردستانە نکولیکردن لە زمان لە نەتەوە زمانی خەڵک ئەبرا لەسەر ئەوە تعریبە بوو تەبعیسە بوو تەرحیلە بوو لەسەر کورد یعنی چۆن ئەم هەموو ڕێگە پێدانە هەبوو بۆ مدیر عامی بۆ بەرپرسی دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوە بۆ سەنووسەری ڕۆژنامە گۆڤارەکان ئاسۆ هاوکاری ئەوەی کە هەبوو لە عێراق بڵێن بە کوردی ئەمانە هەبوو چۆن لێ ڕێپی ئەدرا و لێرەش خەڵکی لەسەر قەمع کرا ئێمە خۆمان دەوڵەتمان هانا بۆ قەمەکردنی خەڵکی تۆ یادداشتەکانی مدیری شورتەکەی سلێمانی خوێنەتەوەێ کە لە ئاخیرەکەیە بە قسەیە کۆتایی پێهێناوە هەر کوردێ بیخوێنێتەوە بێ خەفەت بخوا ئەڵێت تا ئیستش تێناگەم ئەم کوردانە بۆ ئەو نەقینیان لە یەکتریە چکم ئەو سکاڵانەی کە لە کوردەکانەوە بۆمانە هات بە قەدەر ئەوە نەبووە کە لە بەرپرسە ئەمریکانەوە بۆمانە هات کەواتە هەر بۆ خۆی کوردەکان مای نەها ڕۆژنامەی هاوکاری و دەستگای ڕۆشنبیری کوردیش هەتاوەکو 9 نیسانی 2003 لەو معانەتا بوو باش من بەشی یەکەمی بەرنمەکەم کۆتایی پێەیە لە بەشی دۆما درێژە بم باس و خواسانەین بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ نووسەر و ڕۆژنامەنووس عەبدوڵڵا عەباس تاوەکو بەشێکی تری بەرنامەکە بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سپاس